بنای خی گەورە ئێمە وەکو کەسوکاری ئەنفالکراوەکانی گوندی زەلەمۆرد بناری خاڵخاڵان کە خاوەنی زۆرترین ئەنفارین لە ئاسی هەرێمی کوردستاندا لای هەمووان ڕوون و ئاشکرایە لە 95 گوندەکەی ئێمە ئەنفال کراوە. بۆیە بڕیارماندا بوو هەشتی مانگ ڕۆژی زومعە یادی ئەنفاری گوندی زەلەمۆرد بکەینەوە، بەڵام ئەمڕۆ بڕیارێکەماندا کە یادەکەمان نەکەینەوە بۆ ساڵی ئایندە بیهێڵینەوە لەبەر بارودۆخی ئەمڕۆی کوردستان و باری ئەمنی ناوچەکەمان. یادی ئازیزانمان ناکەینەوە ئەم لەم کاتەیە بۆ ئەوەی هیچ کەس و لایەنێک بەوای ئێمەوە تووشی کارەساچیی نەخوازراو نەبێ بەهۆی ئەم گرژی و ئاڕۆژەی کە ئەمڕۆ ناوچەکەمانی گرتوێتەوە. دووبارە داوای لێبردن لە کەسوکاری شەیدان و ئەنفالکراوەکانی ناوچەکەمان دەکەین کە نەمانتوانی ئەم ساڵ وەکو پێویست یادەکە بکەینەوە. وعدیان ئەدەینە بۆ ساڵی ئایندە ئینشاءڵڵا یادێکی شکۆدار و جوان و قەشەنگ لە ساڵی پار باشتر و باشتر بکەینەوە. بۆیە لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین هەڵسێ بە چاکردنی زادەکەمان، زادەی گوندی زەلەمۆرد و ناوچەکەمان زۆر خراپە و خزمەتگوزاریەکانمان لە ئاسی پێویستدانین، وەکو مەکتەبمان هەیە مامۆستاییان نییە، مامۆستامان نییە، مزگەوتمان بۆ کراوە مەلامان نییە، خەستەخانەمان بۆ کراوە دکتۆرمان نییە. بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین هەڵسێ بە وازباتی سەرشانی خۆی لە ئاسی ئەم قوربانیانەی ئێمەدا کەم تەرخەم نەبێ و درێغی نەکات. زادەکەمان بۆ چاکات، زادەکەی ئێمە 10 کیلۆمەترە، یعنی زۆری تێناسێت، نزگەی 10 کیلۆمەترە. حەزەکەین چەند جار وعدیان پێمان داوە بێن زادەکەمان بۆ قرتاوکەن بۆ ئەوەی ساڵی ئایندە ئینشاءڵڵا یادێکی گەورە شکۆدار لە گوندی زەلەمۆرد بکەینەوە.